بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا عەبدوڵڵا عەباس ئەگەر زیاتر لەسەر ئەو ڕووداوی کە باست کرد پێش پشووەکە تەلەفۆنیان بۆ کردیوانە بەڵێ کە ڕۆژنامەکەی پیشانم لەگەر بۆ زانیاری راپۆرتەکە لە مەکتەبی سەحەفی قەسری جمهوریەوە دیوانی ڕێئاسەتەوە نێردا بوو بۆ وەزارەتی ئیعلام کە سەیری جەریدەکەم کرد ینی بە حیسی سەحەفی دەرکم کرد کە غەڵەت نییە لە چاپە پیتێ دەرنەچووە و ئەو برادەری کە لێرەوە راپۆرتەکەی نووسیوە یعنی بە کوردێکی وەکو خۆی ویسوێتی تەرجمەی کردووە کە گوایە ئێمە قسەی سەدام حوسێنمان شێوانووە لە مقدمەی حەدیسەکەیە. هومام عەبدولخالق ئینسانێکی خوڵق بوو حقیقەت ینی داوام لێ کرد وتم وەڵەتم بە من ئەمە وتی جوابم بۆ بنووسوتم سبەینە جوابوە نێرم و دوایەوە ئەم جەریدەیەم شکەکەم کە وابێ سەیری نەسەکەکەینەوەوانە و ڕازی بوو کابرا فایلەکەی یایە دەستم و چوومە بۆ ماڵەوە بەیانی یەکسەر کاگازات بابانی مدیری تەحریرمان کرد وتم جەریدەی هاوکاری ئەو ژمارەیەمە بێنە کە سەیرمان کرد ینی بۆ چوونەکەی من تەواو بوو لە چاپ تیپەکە دەرنەچووە و بە ئارزوی خۆی تەرجمەی کردو بە قسەیەکی خراپ کە جارانی تریش شتیوا من بەسەر هاتووە لە ڕۆژنامەی هاوکاری ڕۆژنامەکە کە پاکە و هیچی تیانە لەگەڵ خۆما بردم و چوون پیشانی وەزیرمە تانەیەکی زۆریان کە زۆر جا من تووشی ئەو قسەیە بووم وتی کوردی نازانین لە جەماعەتی خۆتانە هاتوو لە کوردستانی شو ئەو داوای لێبوردین لە من کردو وتی مۆزوعەکە وا ئەتیبارکە داخراوە. ئەم ئوسلوبی تەقریر نووسینە یەکێ بوو لەو نەخۆشانی کە شخصیاتە بوودەڵەکانی هێنا بۆ پێشەوانێ یعنی لە ڕێگای ئەمە واشیان لە ڕێگای ئەوەی راپۆرت بنووسین مدی من پشتێن مدیێکی کە مدی تۆ مدیەوەوانە ینی شتێکی زۆر ناخۆش بوو. بەڕەحمەی ئیسمان ڕەسوڵ قوربانی ئەو راپۆرت نووسانە بوو ئەگەنە باشترین شخصیت هەڵبژێرابێ ببێ بەڕێوەبەری گشتی دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی دوای مامۆستا جەمال بابان و پێش دکتۆر بەدرخان سندی ئیسمان ڕەسوڵ کابرایەکی پڕحەماس بۆ ئیشکردن لە دەستگای ڕۆشنبیری کوردیە کە بیکە بەجددی بە دەستگای ڕۆشنبیری کوردی ئەو باشە هەل لەگەڵ تەعینبوونیە زنجیرەیە پیلان هەندێک جێرا هەر باش و فەقیرە بە تەقاعود نەجاتی ئەگەر بچینەوە سەر کاروان و گۆڤاری کاروان و ڕۆشنبیری نوێیەکە و کات لە هەولێر دەرەچوو تۆ باسی ئەوت کرد کە مستەفا جەلالی داوای لە تۆ کردو بیبێ باسی بەڵام ئەم پیاوە سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردن بۆ دەستگای ڕۆشنبیری کوردی ئایا ئەنجومەنی چی؟ سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردن بووە بەڕێوەبەری گشتی بووە بەڕێوەبەری گشتی بووە ئایا ئەو کە داوای لە تۆ کردو باسی چۆن کاری حیزبی بوون و باسی بوونی لە ناو گۆڤاری کاروان و ڕۆشنبیری نوێ ئەنجام نایەوە کاروان لە دەستگای ڕۆشنبیری دەرناچوو کاروان لە هەولێر دەرەچوو ئەی ڕۆشنبیری نوێ ڕۆشنبیری و ڕەنجین و بەیان لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی باشە ئەو مستەفا جەلالی هیچ بەڕێوەبەرێکی گشتی هیچ مەرجێکی نەبوو بۆ وەرگرتنی نووسەر و سەرنووسەری ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە ئەم سەرپەرشتیە کردو بەڕێوەبەری ینی مستەفا جەلالی کە هاتە ئەوێ دەستگای ڕۆشنبیری هەبوو و نووسەرەکانی تیا بوو هەتا وەختێکە هێشتا مامۆستا حوسێن عارەفیشە نەقڵ نەبوو بوو هەولێر ینی نووسەرە باشەکان هەر لەوێ بوون ینی ئەو دوای ئەوەی کە مستەفا جەلالی خۆی ئەناسی کە ئەم ڕۆشنبیریانە ئیناسن ئەمما چاپکراوەکانی ئەو دەستگایە بمانێەوە نەمانەوێ بە هەستی ڕۆشنبیرەکانی کە لەوێ بوون بۆ ئەوەی سیاسەتی نەشیش بچوتێ و نەکەبابیان بەکارهێنا ڕۆژنامەی هاوکاری هەژ لاپەڕ بوو چوار لاپەڕەمانە بە دەوڵەت و ئیخباری دەوڵەت و ئەوانە و چوار لاپەڕەکەی تر بەرهەمی نووسەران و شاعران و شتی کوردی و کوردایەتی وەمانەمان بڵاو کردو لە هەموو گۆڤار و چاپکراوەکانی دەستگای ڕۆشنبیری کوردیا ئەمە بوو بە سیاسەتی ئێمە ئەوانەی کە ڕۆشنبیرەکان کە لەوێ ئیشمانە کرد و ئەمە ئەمری واقع ئەو دەستگاکان دەستگای دەوڵەت بوون ینی دەستگای وەکو ئیستەنیە کە موسسەیەک هی خەڵقە هی سەر بە دەوڵەت و ڕسمیات نییە ئەوانەی کە کاری تیاکەن ئەوان ئیتیجاهاتی سیاسی ئەو دەستگایە بن بەڕێوە ئەوان وانە بوو دەستگاکە هەموو مرکزیت بوو لە عێراق جەریدەی سەورە و جمهوریە و بەغداد ئۆبزەرڤەر کە ئینگلیزی بوو هەمویان یعنی بە تەوجیهاتی مرکزی ڕۆژانە پیان ئەگەیشت ئێمە بەنسبەت زروفە حەساسەکەمانەوە ناچار بووین ئەو مساومەیە بکەین ینی چوار لاپەڕەی بۆ دەوڵەت و ڕسمیات و ئیخبار و چوار لاپەڕەی بۆ ئەوەی قەڵەمی کوردی تیا بڵاو بێتوانێت. باشە ڕۆڵی مامۆستا بورهان قانع لە ڕۆژنامەی هاوکاری چی بوو؟
بۆچی لەو سەردەمەیە شعرەکانی قەدەغە کرابوون تۆ لە یادداشتەکانە باسی ئەوەت کردووە کە کاتێک بەڵێ کاتێک مامۆستا بوونەکانیان تووڕە کرد لە هاوکاری لە بەغدا ئەچووە چییە کە لە چیات وڕیانە کرد ئاهاتەوە بۆ هاوکاری چۆن بوو ڕۆڵ و هەڵوێستی ئەو پیاوە لەو ڕۆژگاری ئەوە ڕووناکبیرێک لە ناوناوەندەکەات ڕەحمەتی بورهان قانع من لە ڕادیۆی کوردیەوە یەکتری بەناسی یەکێک بوو لەو ڕۆشنبیرە کوردانی کە خۆی پێگەیانە بوو و لە زۆر ڕۆشنبیری ئاکادیمی زیرەکت و بەتواناتر بوو ڕۆژنامە نووسێکی زیرەک خاوەن قەڵەمێکی بەپێس لە ڕادیۆی کوردی مۆزەب نەبوو هەروە بە کرێی هەفتانە ئیشم هەمووان وا بوون لە ئیزگی دوایی کە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی دامەزرا هاتەوێ لە پێشەوە لە جەریدەی هاوکاری بوو لەگەڵ ئێمە ئیشێک دوایی لەسەر ئیشی ئیداری لە هاوکاری وازی هێنا و چووە گۆڤاری بەیانەوەمان بۆچی شعرەکانی بورهان قەدەغە کرابوو نەمبیستۆ شعری بورهان قەدەغە کرابێت نەمبیستووە نەمبیستووە شعری بەڵام کاک بورهان ینی کابرایکی کورد و دوور لە شتی ڕسمیات و ئەمانە بوو و کاتێکمانزانی بورهان گیرا لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی هۆکاری ئەو گرتنە چۆن بوو وەکو لە مۆستەفا جەلالیمان بیست گوایە هەوڵی داوە چاپخانە بکڕێ بۆ چیا بۆ برادرانی لە چیا لە شاخ ئیتر گرتیان کە گرتیان وەک پێم وتی لەسەر ئەو ئیشی نەقڵبوونی لە هاوکاریەوە بۆ بەیان ئێمە زمانمان لە یەکگەڕی قسەمان ناکرد بە یەکەوانە ئێوارەیەکیان چوون بۆ دەوام بە کەلەفچەیەکەوە کابرایەک بورهانی هێنا من لە سەلەمان خەریم تەوقی دخورمە کرد کابرای جرتە بۆزەکەی لەگەڵیا بووتی ئەمە یەکێ لە مۆزەفینی دائیرە بە کەفالەت ئەم وەرەقەیمان ئیمزاکە کاک بورهان بەرەڵاکەنەوەوانە لە یادداشتەکانمان نووسیم و ئەوانەی کە ناویان هاتوو ماون مەجموعەیە لەوێ دانیشتبوون لە بەس چێ بوونەوانی غازی ئەحمەد سادڵا بەڕەحمەی بێ ئەوە ئەمی خوای کرد عەبدوڕەزاق بیمار نووری حەیران غازی تەڵب مصەوەر بوو خەفەری دیفاعی مەدینی بوو ئەو ئێوارەیە ئیتر هەموو یەکی بیانوێکیان دۆزیەوە ئێمە بۆ ئیمزا ناکەین و ئێمە ئەو ئەیگو من مۆزەف نیم و ئەیگو من بە مکافایی شەکەم وانە و خەریب و کابرا دەستی بورهان بژێت و ڕاکێشت و بڕوات منیش بە کابرام وتم مستەزەماتی ئەمە چیەوتی هیچ بەزنای خۆ بنووسە ئەنوانەکە و تەوقیعیکەوە ئیتر ئەم ئەچێتەوە بۆ مەڵەوە منیش لێم وەرگرت و بۆ ئیمزا کرد و ناوی خۆ نووسی بۆ ئیمزا کردەوە کلەپچەکەی لە دەست کاک بورهان کردەوە و ڕۆی کاک بورهان باوەشی پیا کردمەوە و لای ماچ کردمەوە تعلیقێکی خۆی ئاسایی لەوان هەژا کە بیانیان هێناوانە و لەگەڵ خۆمان بردم بۆ ژوورەکەی خۆم و ئاوێکی ساردی خواردەوە ڕۆشتەوە بۆ ماڵەوە پاشەوە بە دووسێ ڕۆژ چووە شاخ ڕووی کردەوە چییە باشە بینە سەر ڕۆڵی حلمی عەلی شەریف و حوسێن عارف لەو کاتەیە لە ناو ڕۆژنامەی هاوکاری و بارودۆخی ڕووناکبیری کوردی لە بەغا چۆن بوو مامۆستا حلمی عەلی شەریف لەگەڵ کاک حوسێن عارفا بەیەکەوە لە هاوکاری ڕێنەکەوت هینکەنوانە مامۆستا حلمی عەلی شەریف سەرنووسەری ڕۆژنامەی نور بەڵێ کە ڕێکەوتنامەی یانزەی ئازار دەچوو مامۆستا حلمی عەلی شەریف لەو سیاسیانەی مەکتەبی باڵی مەکتەبی سیاسی بوو کە نەچۆوە ناو ڕێکخرا و ئیشکردن و تێکەڵاو بوونەوە لە بەغا مایەوانی و جەریدەکەش داخرا جەریدی نور کردیان بە سەرنووسەری ڕۆژنامەی هاوکاری ڕۆژنامەی یعنی تەبەن مامۆستا حلمی چاکترین ڕۆژنامە نووسی کوردیە والعێراقیشن ڕۆژنامەی نور هەموو ڕۆژێک بەیانیان لە کولیەی ئەعلام تەسمیمی و مەوادی و مانشێتاتی دیراساکە هەموو ڕۆژێ لە کولیەی ئەعلام قسمی سەحاف ئەوەنە ڕۆژنامەیەکی بەناوبانگ و باش و ڕێکوپێک بوو و فەزلەکەشە گەڕێتەوە بۆ مامۆستا حلمی لەبەرەوە کە هاتە هاوکاری عینی ئەو سیاسەتی کە لەو ڕۆژنامە بەکارهێنا لە هاوکاریش ئێمە ئەبجەدیاتی ڕۆژنامەی ڕۆژانە لەوە فێر بووین هەموو هاوکاری هەفتانە بوو هەموو ڕۆژێکی دووشەمە دەرەچوو ئەو ڕۆژەی کە جێریدەکەی تا دەرەچوو هەمومانی کۆ کردەوە ژمارەکەی پێ هەڵەسەنگانین
بۆی باسیکردنی غەڵەت لەکوایە ناونیشانی کاریگەر لە کام مۆزوعایە و ئەوەی کە لاپەڕەکەی و ناونیشانەکانی ڕێک و پێک وایە لە بەرچاوی هەموو ڕۆژنامە نووسەکان و هەیە تەحریر مەتحی کرد و پشتیوانیە کردو ئیتر ئەوە بوو هەتا 74 ئێمە پێش ئەوەی بچین بۆ چیا من ئاگادار بووم کە زۆر ئەحاهیان لێکرد بمێنێتەوە و بیکەن بە بەڕێوەبەری گشتی دەستگای ڕۆشنبیری و ئەو دار تەزامونی کە دامەزرا و سەرنووسری هاوکاری بێ و قبولی نەکرد قوڵی نەکرد و وازی لە دەستگاکە هێناوە بوو خسیانە سەردارە تەزامون جێدەی هاوکاری کاک محەممەد هەمێ حاجی تایر محەممەدی حاجی تایر کە بەرپرسیاری لقی چوار بوو لە سلێمانی ئەو بوو بە سەرنووسەر و حەمید عەزیز بوو بە سکرتێری نووسینی ڕۆژنامەی هاوکاری باشە ڕۆڵی مامۆستا حسین عارف ناوەندی ڕۆناکبیری و مامۆستا حسین عارف ئەو چیرۆک نووسە ناسرا و سیاسی مەداری مەشهور لە بەرەی چەپ طبعاً و خاوەنی چیرۆکی چایشیرین کە بە یەکەم دەرچوو لە پێشبەرچی چیرۆکی کوردیە لە وابزانم لە دیراسی کوردیەوە نەقڵ بوو بە دەستگای ڕۆشنبیر و بڵاوکردنەوەی کوردی ماوەیەک جێگری سەرنووسەری هاوکاری بوو کاتێک کە مۆسەد جەلالی سەرنووسەر بوو و یەکێکە لەو چیرۆک نووسە هەرە گەورانی کە گۆمی مەنگی ئەدەب و ڕۆشنبیری کوردی شڵقان و بە تایبەتی چیرۆک و یەکێکە لە سوارچاکەکانی ڕوانگە و پێشەوەی بێ بە جێگری سەرنووسەر و ئەمانە سەرپەرشتی ئەدەب و ڕۆشنبیری ڕۆژنامەی هاوکاری سەرپەرشتی لاپەڕەکە ئەوی کرد هەر قەڵەمێک استحقاقی ئەوەی نەبووایە کە لاپەڕەکە شتی بۆ بڵاوێتەوە بڵاوی ناکردەوەنی و ئەوە شتێکی چاکێک کرد ینی لە مەسلەی بڵاوکردنەوەی ئەدەبی کاڵوکرد چەم ساوامی ناکرد تێر دوایی لە پێی وەزعی خۆی و خێزانی ومانە نەقڵ بوو بۆ هەولێر لە هەولێر کردیان بە جێگری سەرنووسەری گۆڤاری کاروان و ئەو ژمارانی کە ئەو سەرپەرشتیە کرد ئەو ژمارانن کە ئەتوانم بڵێم موازیە بە گۆڤاری گەلاوێش زۆر باشە تۆ بۆ ماوەی 3 مانگ لە ئەمنی ئامەی بەغا دەستگیر دەکرێت لەگەڵ مامۆستا حسین عارفە هۆکاری زیندانیکردنی ئێوە و دەستگیرکردنی ئێوە لەسەر چی بوو بارودۆخی ناو زیندان چۆن بوو دواتر چۆن ڕزگارتان بوو چۆن ئازادکران لەسەر کوشتنی عوسمان فایق بوو عوسمان فایق لە پێش ئەوە ئەتوانم باسی ناسینی عوسمان فایق بکەینەوە دواتر ئەچینە سەر عوسمان فایق بەس ئەگەر باسی ئیتر کە ئەو ڕۆژی 15 حوزەیران بوو ڕۆژی سەحافەی عێراقی دەرچوونی ڕۆژنامەی زەورە کاتێ لە سیارەکەی دابەزی لە هات بۆ دائیرە سەعات 8 جۆمان لە تەقە بوو کە سیرمان کرد عوسمانیان هەڵگرت و دواتر دەچینە سەر ئەوینە ئێستا بەبەسمە قۆناغی پێشتر باس بکەین تۆ چۆن چوویتە بەغا لە ئێزگەی کوردی دامەزرایت و لەوێ جارێ مەسەلەی ئەمن واز لێ بێن مەسەلەی عوسمان ئەچێت بۆ ساڵانی 76 من ئەمەوێ بە مرەتەبی بێنە سەرینەکە دواتر باسی زیندانیکردنی من ڕەغبەتی ئیشکردن لە سەحافە و لە ڕۆژنامە و لە رادیۆ ئەمانە هانیام کە لە سلێمانی رادیۆیتیان نیە و ڕۆژنامەش وەستای تر بڕوا و ژین نەما ماڵی خوشکم لە بەغا بوون بە ڕۆحی یاخیبوونەوەمانەوە شەوێکیان بە باوکم وتم من ئەچم بۆ بەغا بە دوای شاگەڕێ سەیریان لێها موافقەتیان نەکردوانە بەڵام وتم هەر ئەڕۆم و فعلاً ڕۆشتم ینی بە قسەیوانم نەکرد چوون بۆ ماڵی خوشکم و لەوێ تەڵەبم تەقدیم کرد بۆ رادیۆی کوردی لە ڕێگای موزیعێکی مەشهورە بوو لە ئیزای کوردیەوە سەلاح حیلمیان پێوت کاغەزێکم دایە داواکردنیەوە ئیتیابوو کە لە رادیۆ کوردی ئیش بکەم ناونیشانەکە یامی وتی بەیانی وەرە بۆ ساڵحێ و ئەچین بۆ لای ئەوسا ئیزاعی کوردی سەرپەرشتی شخصێتێکی ئەسکەریی کرد سەرپەرشتیکاری ئیزاعی کوردی زعیم ڕکن وحید بامەڕی بوو کە چووم لە ئیستیعلامات پێشەوەی پشم ناویان دانابووم وتم فڵان کەسم یەکێکیان ها لەگەڵما بردنی بۆ ژوورەکەی زعیم وحید بامەڕنی
پێیوتم وتی تۆ هێشتا زۆر مناڵی بی بە موزیە ئەو شتیوامانە من ئەمرم حەڤە ساڵ بوو وابزانم بەڵام وتی ئێمە فێقەی تەمسیلمان نییە گە دووسێ گەنجی کورد دۆزیت و لێرە فێقەیەکی تەمسیلی دروست بکەن هەفتەی جارێ وەرە تەمسیل تەجیلکەن کە من بۆ میسی بوو لە کۆمەڵی هەر جوانەکان و وەختی خۆی لە ئیبتدایی تەمسیل کردووەمانە ئەوەی یارمەتیان بۆ دروستکردنی فرقە تەمسیلەکە مامۆستا محەممەد مستەفا حەمەبۆر مەشهور ئەو تیپێکی تەمسیلیمان دروست کرد گۆرانی بێژی نەسرا و جەلال کۆچەرمان لەگەڵا بوو ئەمانە و لامابێ یا دوو یا سێ تەمسیلیمان تەجیل کرد ڕۆژانی دووشەمان ئەچووی نەسەکەمان تەقدیمە کرد و بۆ پرۆڤۆمانە سێهەم تەمسیلی کە چووم تەمسیلەکەم تەقدیمی زای موحید کرد خسی ئەو لاوتی ئیتر تەمسیل نییە فێقەی تەمسیلیمان نایەوانە من ترساوان زانی تێرتاو وتی بەڵام تۆ بەیانی وەرە موزیعێکی بەیانیانمانەوە وەرە بە موزیع محەممەد مستەفا و کاک سەڵاحوتیان تەدریبێک گوتی تەدریبی نایەوە تەمسیلەکە و میکرۆفۆن فێر بووەمانە وتی با بەیانی بێ ئیخبار خوێنێتەوە باشە ئەو کوردانی ئەگەر بیرت بێ ئەو کوردانی کە ئەو کات هاوکاری ئێوە بوون لە ئێزگی کوردی بەغا کاریان لەگەڵ کردی شێ بوون مامۆستا ڕەمزی قەزاز تۆ باسی کەمال ڕەوف محەممەد کردو کە باسی ئەوت کرد بخوریجێکی ئیجائی زۆر باش بوو ئیشی تازی کرد لەو کات چی ترتان لەگەڵ بوو لەو ڕۆژ مامۆستا ڕەمزی قەزاز مامۆستا کەریم دەوڵەت سەلاح حلمی خوشکە نیهایە جەلال موزیع بوو عەبدوسەمەد حسێن محمود مفتی فەخرەدین دۆسی ئەمانە لە کارژێڕەکانی ئەوسا ئیزا بوو باشە تۆ ئەدیب و ڕۆشنبیرەکان بەرنامەیان هەبوو هەفتانە هاتن بەرنامەیان تەجیل کرد یەکێک لەوانە مامۆستای دکتۆر مستەفا ڕۆسوڵ دکتۆر حەسەن فوئاد جەمال بابان مامۆستا ڕەحمەتی دکتۆر کاویس قەفتان ئەوانە هەموو بەرنامەیان هەبوو لە ڕادیۆی کوردی بەرنامەی سەقافی تەبان ڕۆژێک دکتۆر حەسەن فوئاد لە تەوقیتی بەرنامەکەی ئامادە نابێت لە ستودیۆ نایەت تۆ سلێمانی تۆ نەسی بەرنامەکەی یامی شەو لە نادی وتی بەرنامەکەی وتی موافقەتی مدیری زای کوردی وەرگرتووە تۆ لە ژاتی من تەجیلەکە نەسەکەی یامە دەسم کە چوون بۆ ماڵەوانێ بەیانی کە دەرچوون بچم بۆ ئیزاء نەسەکەم لە ماڵەوە لەبیر چوو وەختی تەجیلەکە هات مدیری ئیزاء کردی بەوەسە بڕۆ بۆ تەجیلەکەەوە منیش نەسەکەم بۆی نەمهێنا بوو لەگەڵ خۆمە بەڵام بەدەم ڕێوە خوێن وانێ باسی چۆنیەتی تەوزیفی توراس لە ئەدەبی سەردەما بۆ چیرۆک و ئەمانە باسی ئەوەی کرد بەڵێ چۆن چوم شیردەکەی وەرگرت لە مەکتەبە و بە کابرای مدیرم وتم چم تەجیلەکەم چوومە سۆدیەوە دانیشتم 10 دقیقە قسم دەربارەی ئەو مۆزوعە کرد من وتم ئیسە دکتۆر حەسەن فوئاد دێتەوانی ینی بەڕەحمی وتم ینی جۆم ڕاکێشێ ئەسڵی مامۆسامەوانە کەچی هیچ قسەی نەکرد ڕۆژ و هینی بەسەرا ڕۆی قسە وتم مامۆستا تۆ جۆر و بەرنامەیە نەبوو وتی بەرە وەڵڵا وتم ئەی چۆن وتی زۆر باش وت با من نەسەکەی تۆم تەجیل نەکردووە لە خۆم وتی وەڵا پێم نەزانیوە چۆن لە ئێزگە تاری حیا و تار تۆفیقی لێ تەکچوو لە کاتی خوێندنەوەی ئیخباری تاریحی و سەر ڕێی زورا بوو یعنی لە جارێ زیاتر ناوی هات وای کرد و چوو فڵان مەشروعی کردەوە و سەردانی فڵان ئیستیقبالی فڵانی کردووانە بەڵام کە ئیخبارە تەواو بوو ئیخبارەکە تەواو بوو باشەرەتەن گۆرانی کرازەردەی مامۆستا تار تۆفیق بوو کە تۆش بەشارەتی مۆسیقاکە تەواو بوو منیشتم ئێستا مامۆستا تاریخیا گۆرانی کرازەردەتان پێشکەشەکە ئەوسا ئیخبار و ئەوەی لە دوای ئیخبار ئەوترا تەجیلیانە کرد تا هەفتەی داهاتوو هەریانە کرد کە دەرچووم بەڕەحمە بێک کوڕێک ناوی محەممەد عەلی بوو خەڵقی عەربەد بوو فەنی بوو لە ئیزای کوردی بانی کردم وتی وەرە ئەوە چی دووتم وەڵە چیمون تەجیلەکەی بۆ لیام وانێ یعنی بە حەقەت دووسێ ڕۆژ زۆر ترساین لەوەی کە بەڵام هێشتا عەسری ڕاپۆرتنووسی نەهات بوو بە سەلامەتی تێپەر باشە کەسێک ئەگەر لە حکومەت نزیک نەبووایە ئەکرایە کارمەند لە ئێزگەی کوردی بەغا یا با بڵێم هیچ دەزوەردانێکی ئێزگەی کوردی بەغا هەتاوەکو ڕێکەوتنی 11 ئازار بەشێک بوو لە ئیزاعی بەغا قسم بوو ینی مدیریەت نەبوو باشە دەستی وەردان نەبوو لە ئیشوکارەکە تا ئەو وەختەی کە من لەوێ بووم ینی من لە 64ەوە لە ئیزاعی کوردی و تا ساڵی 7 کە ڕۆژنامەی هاوکاری دەرچوو ئەوە جار ئیزگەی کوردی بەیانیان لە سەعات 5:30 بۆ 9 بوو ڕۆژانی جومعە تا دەبوو بەیانیان ئێواران لە 3:30 بۆ 9:30
ئیخبار ئەوە بوو کە لە وەکالەی ئەنبای عێراقیەوە هات هەردوو ئیزاعەکە بەیەکەوە تەرجمەیانە کرد و ئێمە بۆمان نسخەیەکمان بۆ هات تەرجمانە کرد و بڵاومان کرد هەموو ئیخبارەکە بەرنامەکان بەشی مۆسیقایان هەبوو بەرنامەکانی ڕۆشنبیرەکانی کورد تەقدیمیانە کرد گۆرانی داواکرا و ڕۆشنبیری و من خۆم دوو بەرنامەم هەبوو ئێوارەتەن باش و بەرنامەی گوڤاری ئێزگە ئەو دوو بەرنامەیم لە ڕادیۆ تەقدیم کرد. باشە مامۆستا زۆربەی گۆرانی کوردیەکان لەو کاتەیە لە ئێزگەی کوردی بەغا قەدەغە کرابوون و بڵاو نەکرانەوە. بەڵێ چی بوون ئەو گۆرانیانە بۆچی بڵاو نەکرانەوە؟ من کە وەختێ چووم ئەو کارەساتە لە 61 ڕوویا بوو دوای کە شۆڕشی کورد دەستی پێگردومانە وەک ئەوانەی پێشتر لە ئیزابوون بۆیان بەسکردن لیژنەیەکیان دروست کردبوو بۆ ئەوەی کە ئەو گۆرانیانەی حەماسی و وەتەنی و نیشتیمان پەروەری و سرودە هەمویان جا کرد بوو ئیتر بڵاوکردنەوەیان قەدەغە بوو. لەو ڕوودەوە تاریخانی لەو مۆسا لە بیرمە دوای بەیانی 29 حوزەیران ئەگەر کە جۆرێ ئارام دروست بوو لە زمانی عەبدوڕەحمان بەزازە لە شەخسیاتی کوردی موزەکەرەیەکیان تەقدیم کردبوو بۆ پێشخستنی ئیزاعی کوردی و اقتراحاتیان تەقدیم کردبوو بۆی کە ڕادیۆی کوردی چۆن پێش بکەوێت و جێگای ڕەزامەندی خەڵق و بیسەری کوردی بێت. لەو لیژنەیە کە ئەویان تەقدیم کرد و مامۆستا ڕەفیع حلمی و مامۆستا کامەران مکریانی شاعر مکری شاعر لە وەزارەتەوە نردیانن بۆ ڕادیۆی کوردی بۆ ئەوەی سیر بکەن بزانن ئیزگەی کوردی پێویستی بە چییە بۆ ئەوەی پێش بکەوێت. چاویان بە من و جەلالی میرزاکەریم کرد بەعتیبار هەردووکیشمان لە حزب لە لای مامۆستا حلمیان لە شێر بیانی باری ئەو بووین لەبەرەوە ئێمەیان نار بۆ لای کە قسەی لەگەڵا بکەین بزانین ینی چی پێشنیارەکە بۆ ئیزگەی کوردیوانە. من ئەو شتم خستە بەرچاوی کە گۆرانی هەیە من ئەکراوە هەر لەبەرەوەی لەبەر ناوەکەی محتەواکەی فۆلکلۆرە. ناوەکەی چی بوو مەسەڵەن؟ گۆرانی ئازادە گۆرانی بێژەکەی کوێستانی ئەیرێت یەکێک بوو لە وەرانەیەن کە قەدەغێک مامۆستا من کاتم زۆر کەماوە ئەمە بچینە سەر قۆناغێکی گرنگ لەو ڕۆژگارەیە کە ئەویش پەیامی ڕوانگە و بەیاننامەی ڕوانگە و بەیاننامەی قەڵامە نەترسەکان بوو. ڕوانگە چی بوو پەیامی چی بوو بەیاننامەکە چی بوو لەو کاتەیە دەرچوو؟ ئەبێ ئەو شتە بۆ تاریخ بڵێ. بەڵێ زۆر بەخێرایی پێش دەرچوونی بانگەوازی ڕوانگە لەناو ئەدیب و ڕۆشنبیرەکانە قسەی ئەوە ئەکرا کە وەزعی ئەدەبی و ڕۆشنبیری و بەرهەمی کوردی کاڵ و کرچە و پێویستی بە شقاین گۆمەکە هەیە. مامۆستا گیان ئێمە کاتمان بەدەستەوە نەما هەوڵین لە ئەڵقەی سێهەم و کۆتای دیدارەکە درێژە بە پەیامەکەی بەیاننامەکەی ڕوانگە و زیاتر تەوەرەکان بدەین. بەڕێزان ئەڵقەی دووهەمی بەرنامەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەباس کۆتایی هاتە ئەڵقەی سێهەم و بەیەگەیشتنەوە و تەواوکردنی تەوەرەکان بەخواتان سپێری خواتان لەگەڵ. سوپاس.